وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. وأشهد أن محمدا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا ربنا لك الحمد ملء السماوات وملء الأرض وملء ما شئت من شيء بعد. أهل الثناء والمجد أحق ما قال العبد. إنا كل لك عبد لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت ولا راد لما قضيت ولا ينفع ذا الجد منك الجد. بیسەرانی خۆشەویست، سەلامی خوای پەروەردگار لە هەموو لایەکتان بێ. پێخۆشحاڵم لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی ڕاستکردنەوەی چەمکەکان دێمەوە خزمەتی بەڕێزتان بەو هیوایی ئینشاءالله سوودتان وەرگرت بێ لەو حەڵقانەی پێشوو و سوودیش وەربگرن لەم حەڵقە و لەو حەڵقانەی لە پاش ئەم حەڵقەش دێت. داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی، بۆ خاتر ئیسم عەظەمی خۆی بەرەکەت خاتە علممانەوە، خوای تەعالا تێگەیشتنمان فراوان بکات. خوای پەروەردگار ئەگەر هەڵەیەکیشمان هەیە ڕاستمان کاتەوە بمان هێنێتە سەر ڕێگای ڕاستەقینە. خوشک برا بەڕێزەکانم بیسەرانی خۆشەویست، بابەتی ئێمە لەم بەرنامەیە کە بەرنامەی ڕاستکردنەوەی چەمکەکانە زیاتر ڕاستکردنەوەی ئەو هەڵە و تێگەیشتنانەیە ئەو لەو مەسائلە خلافیانەی کە لە فیقها زیاتر کە لە بواری شریعەتی ئیسلامە دروست بووە لە نێوان مسلمانانە تێگەیشتن بتوانین، یعنی تێگەیشتنێکی وا دروست بکەین کە ئەو جیاوازی و خلافەی کە لە مەسائلە فەرعیەکانە هەیە نەبێتە مای ئەوەی کە تەفریقە و دووبەرەکی لە نێوانی مسلمانانە دروستکە. ئێمە ئاماژەمان بەوە کرد لە حەڵقەکانی پێشووە و سەرەتای هەموو حەڵقەیەکیش دووبارەی ئەوەمان کردوتەوە کە ئێمە زیاتر بڕێک مەسائل هەیە لە مێشکی گەنجانمانە تێکەڵ بووە، مەسائلی ئوسوول لەگەڵ فروعا تێکەڵ بووە، یعنی بنەما سەرەکیەکانی ئیسلام کە دیاری کراوە بە قورئان و سنە و کە خلافی تیانە لەگەڵ مەسائلە فەرعی و لاوەکیەکانە کە یەکلا نەبووەتەوە، یەکلا نەکراوەتەوە و خوای تەعالا هێشتوێتی زانایان تایە اجتهاد بکەن و کۆشش بکەن و خلافیشی تایە لە نێوانی زانایانە و بۆچوونی جیاواز هەیە. ئەمە ئەم دوو چەمکە لە زۆرێک لە مسلمانان تێکەڵ بووە، بە تایبەتی لەوانەی کە شارەزاییان لە شریعەتی ئیسلامە نییە یان شارەزاییان کەمە و بەقوولینە ڕۆشنەتە ناو شریعەتەوە. ئێمە هەدەف و ئامانجی ئێمە لەم بەرنامەیە ئەوەیە کە ئێمە ئەو هەڵانە ڕاستکەینەوە، ئێمە بۆ مسلمانان ڕوونی کەینەوە کە مەسائلە خلافیەکان ئەو مەسائلانەی کە فەرعین و قابلی ئیجتیهادن لە نێوانی زانایانە نەبێتە هۆی ئەوەی کە ئێمە تەفریقە لە نێوانمانە دروست بێ، خوا نەخواست عەداوەت و دووبەرەکی دروست ببێ. ئەگینا ئەگەر ئێمە لە مەسائلە خلافیەکانە تەفریقە دروست بکەین، باوەڕ ناکەم دوو مسلمان لەسەر زەویە هەبێت بەیەکەوە بیان کرێ، یعنی دوو مسلمان نابینی لە سەرانسەری زەویە بەیەکەوە بیان کرێ، چونکە یعنی هیچ کاتێک نابینی دوو مسلمان هەبن زانا بن یان نەزان بن لە هەموو مەسائلەکانە یەک بۆچوونیان هەبێ، لە هەموو مەسائلە فەرعیەکانە ئوسوڵیەکان و فەرعیەکانە یەک بۆچوونیان هەبێ. بەتەئکید شتیوان نییە، گرنگەوەی ئێمە لە مەسائلە ئوسوڵیەکانە کە دین لەسەری ڕاوەستاوە کە کۆڵەکەی ئاینە لەوەیە ئێمە یەک ڕائیمان هەبێ و بۆچوونەکانمان یەک بێ. پاشان لە مەسائلە فەرعی و لاوەکیەکانە هیچ کێشەیەکی تیان نیە ئەگەر ئێمە بۆچوونەکانیشمان جیاواز بێ
مادام ئێمە هەوڵ ئەدەین بگەین بە حەق و بە قەدەری توانا کۆشش ئەەکەین تاوەکو بگەینە ئەنجام. ئەو بابەتەی کە ئەمڕۆ حەزەکەم عەرزی ئێوەی خۆشەویست و بەڕێزی بکەم بابەتێکە کە ئەویش لە ناو مسلمانانە یعنی لە نێوانی مسلمانانە لە مزگەوتەکانە ئەبینی جیاوازی تایە دروست بووە کە ئەویش بابەتی ئایا چەندێک مسلمان یعنی کاتێ نوێژەکات چەندێک پێی بکاتەوە لە کاتی نوێژە چەندێک پێی بکاتەوە چەندێک ئایا هەندێک کەس یعنی پێ ئەلکێنن بەقەی یەکتریەوە هەردوو پیان ئەلکێنن بەقەی یەکەوە لە کاتی نوێژە و هەندێک کەسیش هەیە زۆر پیان لە یەک جیا ئەکەنەوە یعنی هەردوو پیان زۆر لە یەک جیا ئەکەنەوە ئەم دوو ڕهینەمان هەیە ئەم دوو شێوازە هەیە لە نێوانی مسلمانانە و شێوازێکی تریش هەیە کەسانێکی کەش هەن کە ئەتوانی بڵێ لە نێوان ئەوان یعنی بە قەدەری بە ئەندازەیەکی دیاریکراو پێیان لە یەک هینەکەنەوە بە ئەندازەیەکی دیاریکراو وەکو بڵێ بە قەدەر شانیان پێیان ئەکەنەوە بە قەدەری شانیان. بزانم ئەمانە کامیان ڕێگای یعنی ئەتوانین بڵێن صحیحە یان ڕاستە و کامیشیان نەیان پێکاوە بە قەدەری توانە ئێمە لەسەر ئەو مەسەلە قسە ئەکەین. زانایان من فرمویانا أما إلصاق القدمين حال القيام في الصلاة فمكروهة عند الأئمة الأربعة ولا تبطل صلاة من ألصق قدميه. زانایان من فرمویانا يعني أجر باب هندي كسي با لكاتي نيوجا لكاتي راوسان لنيوجا بي خاتقي بي هردو بي خاتقي كوا إلصاق قدمين لكاتي وستانا لنيوجا زانان من فرميانا أو مكروها يعني هر أئمة أربعة بابلين أبو حنيفة ومالك وهروها شافعي وأحمديش لا أئمة أربعة أمان بمكروه زانيوة بشتكي باش أن الزانيوة چونك بحيث شيويك بلغي لسر نهاتوا كتو لكاتي نوجا ولكاتي راوستانا بيد بلكيني بيكوا يعني أصلا يعني إنسانش ماندو أكاد حقيقة يعني أجر نوجكتو هنديك دريج بيت يعني أو كسي كبينا وتقي يكوا ماندو أبيت وناتواني بردوام لسر أو شيء رابو استيت و بيكاني ماندو أبي بلام فرمويانا زانيان أجر كسي كشواي كرد لا تبطل صلاة من ألصق قدميه. فرمويانا يعني نيوجي كسي كبي قسبي تقي يكتريوا نيوجكي بطال نابيتوا فرمویانە نوێژەکەی بەتاڵ نابێتەوە. ئەمە زۆر مهمە یعنی کەسێک یعنی ئێمە لەگەڵ ئەوەشا کە بە مەکروه هێزانین و کە بەڵگەشی لەسەر نییە بەڵام لەگەڵ ئەوەیە چونکە مەسئلەکە یەکلانە بۆتەوە و نەهیەکی سەریح لەسەری نەهاتووە بۆیە زانایان من فەرمویانە نوێژی پێ بەتاڵ نابێتەوە نوێژی پێ بەتاڵ نابێتەوە چونکە ئەمە مەسائلە فەرعیەکانن و ئەرکانی نوێژ نین لە ڕاستیە پایەکانی نوێژ نییە بۆیە ئەگەر کەسێکیش پێی خستە قەیەک تۆ یەکسەر تۆتوانی بڵێ شتێکی مەکروهە و نەخوازراوە بەڵام ناتوانانی بڵێ نوێژەکەت بەتاڵە بێتەوە بوچەڵە بێتەوە بۆیە ئینکارکردنی بە توندی دروست نییە ئینکارکردنی کەسێک یعنی ئینکار لەسەر کەسێ بکەیت کە هەردوو پێی خستبێتە قەیەکتریەوە بە توندی و بە شێوازێکی تند لەگەڵیا معاملەکردن و هەڵسوکەوت دروست نییە چونکە ئەم مەسئلە نوێژی پێ بەتاڵ نابێتەوە ئیتر پێویست ناکات تۆش زۆر مەسئلەکان لەسەر خەڵک تون کەیتەوە بەڵام زانایانمان بەعام هەر ئیمەی ئەربعە با بڵێن کە هەر چوار مەزهەبەکە ئەگەێنێ وتویانە مەکروهە لە هەمان کاتە اختلافیش هەیە ئایا پێی چەندێک ئەکاتەوە لە کاتی لە هینە طبعا ئەبێ ئەویش بزانین کە هەروەها زانایانمان بە باشیان نەزانیوە کە پێش زۆر بکەیتەوە بۆیە هەندێک لە زانایان تەنبیهیان داوەتویانە نەرى بعض الأخوة هداهم الله يبالغون في التفريق بين القدمين فيضيعون بذلك سنة إلصاق المنكب بالمنكب كما قال رسول الله صلى الله عليه وسلم يعني کۆمەڵێکیش لە مسلمانان هەیە پێیان یعنی زیاد لە حەد ئەکەنەوە و بڵاو ئەکەنەوە
و لە شانی خۆیان زیاتر بڵاوێکەنەوە وایان کردووە خۆیان ماندووەکەن لە ڕاستی ئەوەش یعنی ئەتوانی بڵێ هەر مەکروهە وەکو چۆن پێلکاندن بەیەکەوە مەکروهە لە کاتی وەستانە لە نوێژە هەروەها پێ زۆر بڵاوکردنەوەش مەکروهە پێلکاندن ئینسان ماندووە کات کاتێک لە نوێژە بۆسی هەروەها پێ زۆرکردنەوەش ئینسان ماندووە کات زیاد لە حەدی خۆی زیاد لە حەدی خۆی بۆیە پێویستە بەو شێوازە پێ بکەیتەوە کە زانایان جەختیان لەسەر کردوێتەوە بەو شێوازەی کە زانایان تاکیدیان کردووە کە ئەوەش عەرزی بەڕێستانەکەین کە خلاف لە بینی زانایانە هەیە کە میقداری کردنەوەکە چەنێ بێت یعنی بینی هەردوو پات چەنێ لە یەک دوور ببێت شافعی مەذهبەکان ئەوانەی کە مەذهبی شافعین بۆ ئەو ینی بۆچوونیان وایە کە بە قەدەری بستێک پێت بکەیتەوە بە قەدەری بستێک پێت بکەیتەوە یعنی بە قەدەر یەک بنس بە زمانی گەرمیانیانە کە من خۆم گەرمیانیم بۆ هەیە ئەڵێم بە قەدەری یەک بنس یا بستێک پێت لە یەک یعنی بۆشایی بکەوێتە نێو هەردوو پێتەوە هەروەها ئەمە ینی وەکو شەوکانی ڕەحمەتی خوای لە کتێبی نەیل الأوطار ئەفەرمێ قال أصحاب الشافعي يكون التفريق بين القدمين بقدر شبر يعني بستێک شبر يعني بستێک طبعا ئەمەش هیچ بەڵگەیەکی يعني حەدیثی لەسەر نییە يعني ئەمە وەکو بەڵگەیەک هیچ بەڵگەیەکی حەدیثی لەسەر نییە کە بینی هەردوو پێ بستێک بێت هەندێک ئەڵێن پشتی پێت با بڵێن ینی پاژنۆت بە قەدەری نیو بست بێ و با بڵێن نوکی پێتیش بە قەدەر بستێک بێ ئەمەش هیچ بەڵگەیەکی لەسەر نییە هیچ بەڵگەیەکی شەرعی لەسەر ئەم شتانە نییە یعنی بەڵگەیەکی سەریح بەڵکو ئەمە هەر عەقلی خۆیان وا لە یەکیان داوەتەوە کە ئاوا بێ باشە بەڵام ئێمە بگەڕێینەوە بۆ ئەحادیثەکان شتێک لە ئەحادیثەکان تێئەگەین ئەگەر بگەڕێنەوە بۆ حەدیثەکانی ئەو حەدیثانەی کە لەو بارەیەوە هاتووە شتێک تێئەگەین و ئەتوانین بگەین بە ئەنجامێکی جوانتر و ڕێک و پێکتر بۆ تەفریقی بینی قەدەمەین یعنی بۆ ئەو مەسافەی کە لە بینی هەردوو پیا ئەبێت لە کاتی وەستانە لە نوێژە مەیسەرەی کوڕی حەبیب ئەگەڕێتەوە ئەفەرمێ سمعت المنهال بن عمر يحدث عن أبي عبيدة أويش عن عبد الله بن مسعود أنه رأى رجلا قد صف بين قدميه فقال أخطأ السنة لو راوح بينهما كان أعجب إلي أم حديث صحيح رواه النسائي إمام النسائي يريته حديثك صحيحة أفرمي أثريك ابن مسعود کابرایەکی بینیوە قاچی ناوەتە قەیەکەوە یعنی قاچی لکاندووە بەیەکەوە ئیبن مەسعود فەرموویەتی ئەم پیاوە یعنی هەڵەی کردووە لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵەی کردووە یعنی سنەتی پێغەمبەری نەپێکاوە لو راوح بينهما كان أعجب إلي ئەگەر مراوەحە بکە لە نێوانیانە باشترە و یعنی وەکو بڵێ من ئەوەم پێ باشترە مراوەحە ئەوەیە کە هەردوو پێی بکاتەوە جارێک خۆی با بەسەر ئەم پێکەیانە ئەگەر نوێژەکە درێژی خایان و جارجارش خۆی با بەسەر ئەو پێکەی تریە یعنی قورسی با بەسەر لایەکە و جارێکی ترش با بەسەر لایەکە ئەگەر نوێژەکە درێژەی خایان بەڵام ئەگەر ئەو هەردوو پێی خست بە قەیەکترێەوە ئەو کاتە قورسایی ئەکەوێتە سەر هەردوو پێی و ماندووی ئەکا ئەو کاتە قورسایی ئەکەوێتە سەر هەردوو پێی و ماندوویەکە و هەروەها ئەگەر زۆریش بڵاوی کاتەوە لە یەک ئەو کاتەش هەر قورسایی ئەکەوێتە سەر هەردوو پێی و هەر ماندووی ئەکا سبحان الله يعني سيرك ليرش سبحان الله تنانت يعني لا داناني شوازي بيش لنيوجا سبحان الله وسطك جانا وسط يعني نزور بيني بليكيني بيكوا كقرساي اكويت سر هردو بيتو ماندوت اكا نش زور بلاوي كيتوا كقرساي اكويت سر هردو بيتو ماندوت اكا بلام اگر لوسطا بقدر هردوشان او كاتا وكو ايساباسي كاين و حديث كان و اماجا كان ئەو کاتە تۆ
ئەتوانی جارجار قورسی بە بەسەر پێی ڕاستە جارجارش بیدەی بەسەر پێی چەپتە و ئەو کاتە مراوەحە لە بەینیانە ئەکەی و ماندوو نابی کە چەند نوێژەکە درێژ ببێتەوە. هەروەها با بچینە خزمەتی ئەثەرێکی تر هە لەو بارەوە. عييني بن عبد الرحمن أفرمي كنت مع أبي في المسجد فرأى رجلا صافا بين قدميه. عييني كري عبد الرحمن الله لقل باوك ما بوم لمزقوتا بني بياوك هردو بي خسو تقيك تري يعني اللي كان دويتي بيكوا فقال ألزق أحدهما بالأخرى يعني أمو أوي خصبوا يعني هردو بي اللي كان دو بيكوا جاب أوكي فرموي لقد رأيت في هذا المسجد 18 من أصحاب النبي صلى الله عليه وسلم ما رأيت أحدا منهم فعل هذا قط. أمش إمامي ابن أبي شيبة يريت وحديثك أفرمي يعني طبعا ايش بياوي بيني بي خصبو قيبيكو فرمي بي خصو تقيبيكو من زياد لا يعني من هجدا لاصحاب كان في غمرم بيني صلى الله عليه وسلم لم مزقوت نيوجيان اكرت نم بيني كسيان اعوان كرد بي يعني بيان اللي كان دبي بقي يكتريوا معناه اوشتكي سنتنيه اوشتكي سنتنيه كوابو اللي كان بقيكوا زور بلاو كردنواش طبعا هار بنفس شێوازەگەیەنێ ئەو أنا هەردیان للراسية لفعلي أصحابكاني پێغەمبەر نەبووە صلى الله عليه وسلم. لا كتابي مواهب الجليل لفقه مالكية أفرمي جاء في المدونة أيش هلا مذهبي مالكية ولا بأس أن يروح رجليه في الصلاة وأكره أن يقرنهما يعني يعتمد عليهما. الله وتيانا يعني أو لو كتبها هاتو الله يعني إمامي مالك واه فرميتي هيجي تياني أجر يعني خراب نية أجر جاجار خوي باب بسر أم بيكيا وجاجار خوي باب بسر بيكيا وبيم باش نية ك هاد جبنا بقية واعتماد كاله سريان هاد جيب الله كاته وزياد لحد اعتماد كاته سر هردو بي لكاتيكا دواي ماندو أبيت ولوانية نتواني بردوام لسر وستان رابو سيجر نيوجكا هندي دريش بي. هروها قاضي عياض فرميتي يعني لا يقرنهما ويعتمد عليهما بل يفرق بينهما ويعتمد أحيانا على هذه وأحيانا على هذه وأحيانا عليهما وهو معنى يروح ويقال يراوح ولا يجعل قرانهما سنة الصلاة فهو الصفد المنهي عنه. فرميتي يعني أو يروحك أويك إنسان بي نخاتقيك تري زور لقيك به هجاريك يعني بلكو وندا بيني بكا كبتواني جارجار خوي بابسر أمياناو جارجارش خوي بابسر أو بيكي ترياو جارجارش خوي بابسر هردو بياو نابي بنا تقيك وزياد بيلك ينبيك أو وكبلي سنتي صلاتي بيغمرني صلى الله عليه وسلم أو أوصف ديك نهي ليكراوه. هروها إمامي نووي لكتابي مجموعة كشيا أفرمي لو قام على إحدى رجليه صحت صلاته مع الكراهة. أقل اعتماد كاتسر يكفي شهر نوجكي دروسة بلام كراهتي هي فإن كان معذورا فلا كراهة. أقل كابرني يتواني إلا أبي اعتماد كاتسر يكفي لكاتي وستاني نوجاها وكراهتكش نامينه ويكره أن يلصق القدمين ومكروها هردو بي بخاته قيك يعني بيلك ينبيك بل يستحب التفريق بينهما بلكو السنة ويباش واتاني ك بيل يكبكاتوا ويكره أن يقدم أحدهما على الأخرى وهروها مكروها بي كام خاطة بيشترو بي كلا دواتر ويستحب أن يوجه أصابعهما إلى القبلة وسنتك
پەنجەکانیشی ڕووبکە لە قیبلە. معنای وایە ئەو گێڕکردنەوە کە لە پشتەوە ینی پاژنۆ مەسافەیە کەمتر بێ و لە پێشەوە مەسافەیەکی زۆرتر بێ ئەو کاتە پەنجەکان ڕوو ناکاتە قیبلە، پەنجەکان ڕووکاتە ئەم لە ئەولا، یعنی باشتر وایە پێی ڕاز بگرێت بەڵام بەقەدەر شانی بۆ ئەوەی پەنجەکانیشی ڕووبکە لە قیبلە. و ئەوەی کە ئەصحابەکانی پێغەمبەر لەسەری بوون صلی الله عليه وسلم ئەوەیە کە بەقەدەر شانی پێی بڵاو ئەکاتەوە، ینی پشتی پێی و ینی نوکی پێی و پشتی پێیشی بەقەدەر پەنجەکانی عەفوەن بەقەدەر شانی هەردوو شانی خۆی بڵاو ئەکاتەوە بە تایبەت لە نوێژی جەماعەتە بۆ ئەوەی شان و پێی بلکێ بە ئەو کەسەی کەوێتە دەستی ڕاستی و هەروەها شان و پێی بلکێ بەو کەسەشەوە کە ئەکەوێتە دەستی چەپی، یعنی لای چەپی. لەسەر ئەمەش ئیمامی بوخاری بابێکی هێناوەتەوە ئەفەرمێ باب إلزاق المنكب بالمنكب والقدم بالقدم في الصف. ولو بارشوا يعني أفرمي بابێکی ناوەتەوە کە چۆن شان بنەی بەقەی شانیەکەوە و بلکێنی بەقەی پێیەکەوە لە کاتی صفی نوێژە. وأو حديثي نعمان بن بشير هنيته وفرمي رأيت الرجل منا لكاتي صحابة كان لكاتي في غمرة صلى الله عليه وسلم بياك لما يلزق كعبه بكعب صاحبه، يعني بي الكان ببي يعني هاوركي شاني وكل لشاني بو. وحافظي ابن حجر لشرحكيها لشرحي أو حديثها أفرمي المراد المبالغة في تعديل الصف وتعديل خلله. فرمويتي أما ابن حجر فرمويتي يعني مبالغة كردن، يعني ما بس بي ليرة مبالغة كردن لوي كالريز هولا عندها الريزة كان ريقبه وبتوبه وبوشاي نكويته النيواني الريزة كانوا كوابو أصل أويك وكو لا حديث بيغمرات صلى الله عليه وسلم أقيموا الصفوف وحاذوا بين المناكب وسدوا الخلل ولينوا بأيدي إخوانكم ولا تذروا فروجات للشيطان ومن وصل صفا وصله الله ومن قطع صفا قطعه الله. يعني سنة ويا أبوش يوازر ريزا كان من ترتيب كين كالريزا كان بوش يوازر ترتيب أبيت قدري بيه زياغ لحد خوي بلاوي نكيتو وزياغ لحد خوشي نيلي كيني بيك وبلكو أبي بقدري شان بيه چونك أقروان بيه أو حديثة جيبجينا أكري وكو بيغمر فرميتي صلى الله عليه وسلم أقيموا الصفوف، يعني صفكانتان با ريكو بيك بيت وحاذوا بين المناكب وشانتان بدن لشاني يكتري يعني لآستي يكتريا به وسدوا الخلل بوشايكاني يوانتان بركنوا ولينوا بأيدي إخوانكم نرم بن بدسي براكانتان، يعني كلا صفا مثلا هناوتي أملاو آساني بيردسي ويعني رقم بن برامبر بيكتري وشكم بن وبيتان ناخوش نبيك برايك شان لا تقي شانتانوا يا بيب خاتقي بيتانوا ولا تذروا فروجات للشيطان بوشاي ميلنا وبو شيطان، يعني صفكانتان باب الشيويك ببوشاي نمينيته بو شيطان. ومن وصل صفا وصله الله كسي صفي بركاته ونيل بو شايتي ابمني خواي قورك كاركاني بو ريك خاطر ريكو بيك خا. ومن قطع صفا هر كسي كيش ببيت ماي اوي كصفيك لريزي مسلمانان ببشري خواي قورش كاركاني بو ابشريني خوا بنامان دا قطعه الله. أم حديثش الباني رحمة إخوة لبي بصحيح دانا وكوابو جوان ترين شت أو وسطية كهي بيمان نأوان دبلاو كينوا كالسيطرة من بسر خومانا نميني وشان من لا يكتري دور بيتوا ونش أوان دا بيمان بخينا خي يكتري كوا ماندوب بين لكاتي وستانا وهم ئەگەر هەموو هەر کەسێ پێ بخاتە قەی یەکتری بیلکێنتێکە و کاتە سەفەکان تێک ئەچێ و ئەو سنەتە جێبەجێ ناکرێ و کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای کردووە. کەوا بوو وەسەتەکە ئەوەیە کە بە ئەندازەی شانت بە ئەندازەی شانمان پێمان بڵاوکەینەوە نە لەوە زیاتر و نە لەوەش کەمتر و هەوڵیش نەدەین، یعنی کەسێک ئەگەر لە پاڵمانە پێی خەسووە قەی یەکتری هەوڵ نەدەین ئیلا ئێمە هەر پێمان بۆین بخێنە قەی پێ، بەڵکو تو بە قەدەری خۆت زیاتر تو ئەوەی لەسەرتە ئەوەیە بە ئەندازەی خۆت پێ بڵاوکەیتەوە و دائیمەن سەفەکە بەلای ئەگەر کەوتوتە لای ڕاستی ئیمام
ئیتر تۆ ئەبێ بیتە ئەم لاوە بەرەو لای ئیمام دائیمەن تۆ سەفەکە پڕکەرەوە ئەو کابرای ئەو دیوی با بڵێن ئەو دیمیت کە دوو کاکەوێتە ئەو لای ئیمامەوە تو کێش حەقت بەوە نییە تۆ بەم دیوە بە ئەوش تاوانی خۆی ئەگە تاوانبارە بێگەر سەفەکە بینی بخاو دوور بکەوێتەوە لە تۆ یعنی مهم ئەوەیە کە ئینسان ئەمانە نەکاتە کێشە لە مزگەوتەکانە و هەوڵ بدا بە ئەندازەی پێویست یعنی سەف و ڕیزی مسلمانان پڕکاتەوە و نەبێتە مایی خوا نەخواست ئەوەی کە شەیطان بۆ شایەک بخاتە نێوانی دڵمانەوە و پارێزگاری لە ریزی مسلمانان بکەین پارێزگاری ریزی مسلمانان لە ئاساسە ئەهەمترە و گرنگترە لەوەی کە لە ڕیزی نوێژەکان یعنی ڕیزی نوێژ بۆیە پاراستنی واجبە لەبەرەوەی سەفی مسلمانان لە دەرەوەی نوێژیش پارێزراو بێ ئەوەیە گرنگیەکە و داواکارم خوای گەورە بخاتن ناو جوانەکانی خۆی قسەکانمان بکاتە مای یەک ڕیزی مسلمانان و دڵمان فراوان کا بەرامبەر بە یەکتری و بە جوانی بتوانین لە شریعەتەکەی خوا تێ بگەین و ئەگەر هەڵەیەکشمانەیە خوای گەورە لە هەڵەکانمان ببورێ و ڕاستمان کاتەوە یا ڕەبی خوایە داوات لە یەکەین بخاتن ناو جوانەکانی خۆت بخاتر ئیسمی عەظەمی خۆت دامەزراومان بکەی ئیمانمان دامەزراو بکەی یا ڕەب العالەمین لە براو خوشکانمان خۆش ببی ئەوانەمان کە پێشمان کەوتون و ئەوانش کە لە پاش ئێمە دێن خوای گەورە لە گوناحیان خۆش بێ ئامین ئامین سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين